ریوبری بر CIA سروک امریکا به هولدانا بیدن کرناوی تاوانبار دکه. سرکرده سیاسی و لشکری کردین سوریه بحثا گرجی ناورا امریکا و ترکیه دادکن. انستیتویا کلپورا کردیل هرما کردستان دست به کمک چاراکی کلتوری دکه. جه برنامه کرد کنکشنا دنگ امریکا و واشنطن سلاوریس. لای شوام کاته و مکاتکتان شاد. برپرسی پیشوی CIA جان برنن سروک دانالد ترامپ تاوان بردکات بوی که هولی کردنی دادد لکاتک دا کشکی سپی روزی چوارشنبه رایگان متمانی آسایشی برنن هەڵدەوەشێنێتەوە توا. جۆن برێنن یەکێکە لە ڕخنەگرە سەرەکیەکانی سەرۆک ترامپ بەڕێوەبەری پێشووی CIA لە سەردەمی خولی دووهەمی سەرۆک ئۆباما کردارەکانی کۆبوونەوەی هێلسنکی ترامپی لەگەڵ ڤلادیمیر پوتین کە لە مانگی ڕابردوو ئەنجامدرا شەرمەزار کرد و بە ناپاکی لە قەڵەمدا. هەر لەم هەفتەیە برێنن ڕخنەی لە ترامپ گرت پاش ئەوەی ئەمەرۆسا مانیگۆد نۆمانی یاردەدەری پێشووی کۆشکی سپی بە سەگ ناودێر کرد. ئەو لێدوانانە و ئەو ڕخنانەی برێنن لە ترامپ وای کردووە کە سەرۆک ترامپ کردارێک ئەنجام بدات. درۆکەی بەڕێز برێنن و ڕەفتارەکانی ئەم دوایانەی و هەڵچوونەکانی ڕێگناکەون لەگەڵ دەسڕاگەیشتن بۆ نهێنیەکانی دەوڵەت و دامەزراوەکانی. پاشان ساندرز ڕایگەیاند ترامپ متمانەی ئاسایشی برێنن هەڵدەوەشێنێتەوە سیناتۆرانی هەردوو پارتی کاردانەوەیان بەرامبەر ئەم بڕیارە هەبوو. پێم وابێت زۆر ڕوونە ئەمە ئەو سەرۆکەیە کە بە شێوازی خۆی سزای بەرهەڵستە سیاسیەکانی دەدات. بە بڕوای من بەڕێز برێنن زۆر سنووری بەزاندووە و سنووردارکردنی متمانە پێی یان لێسەندنەوەی لە جێی خۆیەتی. ئەم کردارە لە ناو کاربەرسانی دەستگای هەواڵگریش دەنگیدایەوە پارێزەر مارکزیت شارەزای دۆسیەکانی یاسایشی نیشتیمانی بە کردارێکی بێپێشینە ناودێری کرد. ئێمە هەرگیز نەمان بینیوە سەرۆکێکی ئەمریکا سەر بە هەر لایەنێک بوو بێت کردداری تاکە کەسی بکات و خۆی بخاتە نێو بابەتی متمانەی ئاسایشیەوە و ئەم بابەتە بکاتە سیاست. برێنن و ترامپ ڕۆژی پێنجشەمە کێشەکانیان بردە ڕۆژنامە سەرەکیەکانی نیشتیمانی لە کاتێکدا سەرۆک بە واڵ ستریت جورناڵی گوت دەبوایە شتێکی بکردبایە. ئەو گوتی متمانەی ئاسایشی برێننی پوچەڵ کردوتەوە بەشێکی بەهۆی پشتیوانیکردنی لە لێکۆڵێری تایبەت ڕۆبەرت مولەر. برێننیش بە نووسینێکی بیرۆڕال لە نیویۆرک تایمز وەڵامی دایەوە و ترامپی تاوانبارکردبەوەی کە هەوڵ دەدات خۆی بپارێزێت بە ترساندنی ئەو خەڵکەی کە بەرهەڵستی دەکەن. کۆشکی سپی ڕایگەیان متمانەی ئاسایشی چەند کاربەدەستێکی تری بەڕێوەبەرایەتی ئۆباماش لە ئێستادا پێداچوونەوەی بەسەردا دەکرێت. دەستەیەکە سۆندخۆرانە ئەمریکی ئیرۆ دەست بە ڕۆژە دوویەمە دانیشتنین خۆ دکە دادگایکردنا پۆل مانەفرد سەرۆکی هەلمەتە دۆناڵد ترامپدا لە دۆر ئەدیعایên سەختەکاریên دیوارê بانک و تاکساندا. دەستەیە سۆندخواران لە باژارê ئەلێکزاندریایê ویلایەتە ڤیرجینیا ڕۆژە پێنجشەمê لە درێژیە 7 دەمژمێران کۆم بوو و پشترا 4 پرس جê dadwerkirin. Parêzerên Manafort dibêjin hevkarî wî Rick Gates pere dizîne Manafort bi mebest gunehkarî nekirine û hikûmetê jî nikarî piştras bike ku gunehkariya Manafort sînorê gumanên maqûl derbas kiriye. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەڵێت تورکیا ڕوبەڕووی سزای زیاتری ئەمریکا دەبێتەوە ئەگەر ئامادە نەبێت قەشە ئەمریکایەکە ئازاد بکات. ئەمریکا دەڵێت ئانکەرە هیچ بەڵگەیەکی بەدەستەوە نییە کە خستوێتێ پاڵ قەشەکە گوایە هاوکاری ڕێخستنی کودەتا سەرنەکەوتەکەی ساڵی 2016 کردووە دژ بە سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان. وەزیری خەزێنە ستیڤن منوچن ڕۆژی پێنجشەمە ڕایگەیاند ئەمریکا ئامادەیە سزای زیاتر بخاتە سەر ئانکەرە ئەگەر ئەو ئەمریکاییە دەست بەجێ ئازاد نەکات. پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و تورکیای هاوپەیمانی ناتۆ لە ماوەیەکە ساردی پێوە دیارە بەڵام ئەم جارە زۆر گرژی و ئاڵۆزی تێکەوتووە. ئەردوغانیش ئەمریکا بەوە تاوانبار دەکات کە لە پشتەوە خەنجەر لە هاوبەشێکی استراتیژی دەدات. هەرچەندە ڕۆژی پێنجشەمە سەرۆک ترامپ گوتی تورکیا نەیسەلماندووە کە دۆستێکی باش بێت. گرژیên di navbera Amerîka û Tirkiyeyê bala gelek welat û aliyên navnetewî û herêmî kişand û di nav de jî Kurdên Sûriyê. پێمنێر زانا عومەر لەگەڵ چەند کاربەدەستێکی لەشکری و سیاسی کوردەکانی سووریا و چەند ڕۆژنامەوانێک لەم بارەیەوە قسەی کردووە.
ناکۆکی ناوبەرە ئەمریکا و تورکی باندۆرێ لەسەر ڕەوشا کوردین سووریایش دیکە نەخاسم گۆ دەستپێکە خرابونا تێکلیان دناوەرە ئەمریکا و تورکیەدا بە سەدەما دەستەکدایینا ئەمریکا ji hêzên Sûriya Demokratîk re bû goyekîniyên parastina gel YPG hêza wê ya serekeye di şerê li dijî Daişê de. Berdevke yekîniyên parastina gel YPG Nûrî Mehmûd di daxuyaniyeke pir taybet de ji bo dengê Amerîka derbarê biryara Amerîkaya ra wistandina demkî ya radestkirina firokên cengê yên F-35 bo Tirkiyeyê pir erênî nirxand. Berdevke yekîniyên parastina gel YPG Birêz Mehmûd got Tirkî li cihê şaş çekên wergirtî bi kar tanî. Rawestandina radestkirina firokên F-35 pir erênî ye. Rastî erêkirtina Birêz Serokkomarê Amerîka Trump ji bo misweda parlamentoya Amerîka ji bo nedana tayarên F-35 ji bo artêşa Tirkiyeyê biryarekî dicî daye. Artêşekî nexweş di herêmê de heye. Artêşekî dibin rêveberiya destlatdariyekî nexweş da di herêmê de heye. Ji bo wê jî hatanha çekên ku ji alî NATO yan jî ji Amerîka an jî ji welatên din vê artêşê girtine bi rengekî xirab li hember civakên herêmê û cîhanê bi kar anîne. Hevserokê desteya derve a rêveberiya Xweser Ebdilkerîm Umer dibêje got siyaseta Tirkiya dijminane bi civaka navnetewî re û projeyên Erdogan yên got xeteriyeke pir mezin e li ser ewlekariya herêmê ev hemû sedemên got rewşa Tirkiyeyê goneha ketiye. دوباره کردن خلاف و سلطنه عثمانی تبایا منطقی ده دبین ویده افقا سیاست بشاندن قناعتی میده به تبایا پروژه خود دیده به سر نکت و اوا نهاگو دبی افقا داویه جبولو مگو ترکی در باسی پیواجوک پر حساس دبی خیار خو حسن بکی و بکی جا علی ده خیار خو حسن بکی قناعتی میده نکوکی نکی سر ترکی پر خراب بی Li gorî hîşopîneran got tevî destekdayîna Amerîka ji bo Qesedê di şerê li dijî terorê yek ji sedemên destpêkirina nakokiyan di navbera Tirkiye û Amerîka de ye lê hin şopîner dibêjin got nakokî kevnin ji dema şerê Iraqê de ye. Li gorî berpirsên rêveberiya Xweser li Sûrî û fermandarên yekîniyên parastina gel got fişara ser Tirkiye erênî ye ji bo ewlekariya herêmê pir baş e. Zana Umer dengê Amerîka Qamişlo. پێشبینیە جەزایên زێدەترên ئەمریکی دژی ترکیە دەبە ئەگەر تورکیە قەشەیە ئەمریکی ئەندرو برۆنسن ئازاد بەرنەدە لە گۆر وەزیری خەزینەیە ئەمریکی ستیڤ منوشن ji bo şîrvekirina vê babetên ha rêveberê navenda agahiya Amerîkiya Kurdî Kanî Xulam mîvanê me yekekê Kanî tu bi xêr hatî bernama Kurd Connection tu dibêjî ev krîza abûriya navêna Tirkiye û Amerîka da wê ber bi xerabiyê bêhtir biçe yan jî hin nîşan hene ku renge çareser bibe nêzik. Mifte destê Erdogan da ye. Eger Erdogan bixwaze navêna Amerîka û Tirkiye baş bike dikare gavên nerm bavêje û vê krîza bixedîne. Mesele em bêjin mesela keşê bê sûc bê sebeb li hepsê ye. Amerîka bawer nake ku alîkariya YPG kiriye, alîkariya Fethullah Gülen kiriye. Delîl tune. Erdogan dixwaze keşê bêberdan Fethullah Gülen li Washingtonê teslîmê Tirkiye bibe û keşê Bronson jî bi teslîmê Amerîkayê bibe. Viya wek 500 سال برای 600 سال برای دولتان جهودو انسان دزیان و ددان هفدو بس کی کاری تو باور دیکی که کریزا آبوریا ترکیه های تفدا گریدای به اندرو برونسون یعنی به قشده نه اندرو برونسون انگلیسی دیویژن سیمپتوم یعنی یک پرچکیه گلک پرچه هنه دگران مثلا آبوریا ترکیه ام بیژن گورا شرکت اپل مزنه $1 تریلیون نیوی وی دینه یعنی پرج اروپای سندیه و پرد پیاسا ترکیه ده آنا زیده یه وقتا پرد زیده به انفلاسیون زیده ده به وقتا انفلاسیون زیده ده به اکونومی کریزه یه دنیا عالم اکونومیست بیژن برا حکومت ترکیه فایز زیده بکه برا ملت زیده برا خرج نکه برای دیسا باوجین امبیجن برای لبانقای بهیلن اردوغان بخو اصل خود حرکت کی اسلامی ته اسلامی دا فایستونه هی امبیجن اردوغان قبول کردیه لی نخوازه فایز زیده به هنگ زیده کردیه لی
ئەمبێژن ئابۆریە دنیای سەر دۆڵارە وەختە ئەمریکا تشکی بکە پرس وردەیەکێکی کانی ینی ئەگەر چارە تەنێ ئەڤل گۆر ئابرووی ناس دەبێژن چارە ئەوە کو ینی ئەو بێ باجا ئاستا باجان بلند بکە ینی ئەوی کوشرد بژی ئینترستیت وژی وەکتە گوت ینی ڕەت کریە ئەگەر چارە تەنێ ئەڤە لە پێش ئەردۆغان چ ڕێهەنەکو بکە پێشی ئەردۆغان ئەکۆنۆمی داهاخرا دەبێ ئەمبێژن ئێک و زەنگینی تورکیە خوازن هەرن دەروا ئەمبێژن ئێک و ئینگلیزی شۆڕێکەیە دەبێژن وەختە دارێکی بلەقە پلێک و لەسەر دوورن ji هەندرێ دارێ ئەو پێشیە دکەبن معناوی ئینسانەی فەقیر ئینسانەی فقارە ئەو دەهازێ دە بکشینە لە تورکیە کورد تورک شرکتên derva ê ku deyn didin Tirkiye dinêrin Erdogan xwe kiriye serok qanûn kêm kiriye dinya xwe de rojnamevan avêtine hefsê zavê xwe kiriye wezîrê maliyê yanû nerehetin nerehetiya wan pere wek mîrçika tirsoneke direve tişkî qirêzekî hebe direve dinya alem jî ana dibêje madem vêya godariya me nake ئەمە ژی پەرێخۆژوێ دەرخن باشەکێکی کانیتە دەستپێکدا گوت ینی gelek aliyên vê krîzê hene tu dibêjî em dizanî ji navêna Amerîka û Tirkiyeyê hindekî aliyê siyasî de jî krîzek heye û nelhevin yani vû demeke gir jî hene tu dibêjî ev cezayên aboriyên ku Amerîka sepandine ser Tirkiye ew girêday yan jî cezakirneke siyasî ji Tirkiye ra tu nikarî aborî ji siyasetê cuda bikî bi hev rane tiştê heye ئەمبێژن حتا ئانا وەختا بوش وەختا ئۆباما دەگوتن ئەم تورکیە ئیدارە بکەن تورکیە جیکی استراتژیکە ئاخاک و لەسرە نێزیکی سووریەیە نێزیکی ئیرانە نێزیکی رووساییە گرنگە ئەوکاوی قیمەتەوەی گرنگە ترامپ دەبێ نا دەبێ کەشە ئاوەتیە زندانی سوجێوی تونە برە بێ بەردان دەبێ تورکیە نکارە ئەمبێژن تشتێ نەخۆش بێژە دەرحەقی ئەمریکایدا حەقیوی تونە و گەرە زمانی خۆ قوت بکە هەر حال ئەف دیسا وەکتە دەستپێکدا گوتی vedigerê ser Erdogan dimîne kawê çawa ewa asta gotara xwe hinekî lawaz bike li berember Amerîka ku heger bixwaze bêparastin divê krîzehan da spas yekekê kanî Xulam rêvebirê navenda agahiyan Amerîkaya Kurdî gelek spas mîvanê me bûyî spas li Iraqê hin gundên dinên parêzgeha Diyala çek hilgirtine li dijî Daeş û hin grûpên Erebên ku dixwazin Kurdan bi darê zorê ji gundên wan derxin. Agahiyên berfirehtir di vê raportê de. تادێت فشاری گروپە چەکدارەکان بۆ سەر گوندە کوردنشینەکانی پارێزگای دیالە زیاد دەکات. بەشێک لە گوندنشینەکان چەکیان هەڵگرتووە و خۆیان بەرگری لە گوندەکانیان دەکەن. ئاوای مەردانە ئاوای حوسێن مەمەیە و تەفرەقەبی ئاوای حەبیبی ئەمە شەوانە دەنە لیمان ئەرهابیە. سەرەتای ئەم مانگە دانیشتوانی گوندی مەردانی سەربەقەزای خانەقین لەژێر فشاری گروپە چەکدارەکاندا گوندەکەیان چۆڵ کرد. ئێستا گروپەکان دەیانەوێت گوندی حسێن مەمەی کوردنشینی نێوان جەلەولا و خانەقینیش بە دانیشتوانەکەی چۆڵ بکەن. تا ئێستا چەند جارێک هێرشیان کردوتە سەریان. دوو گوندنشینیان لێ کوشتون و دوو کەسی تریشیان بریندار کردوون. بەڵام ئەوان چەکیان هەڵگرتووە و بەرگری دەکەن و چۆڵکردنی گوندەکەیان ڕەت دەکەنەوە. هەدەفی واضحە یاری ڕوونە هەدەفەکەی ئەنیمەی ناوەی منتەقەی ناوچە کە کوردی من چۆڵ بکرێت کە نیازیان چاستن ڕۆژ لە ڕۆژان ئەنوباری ئیشونە بگرن. بە پێی چەند نوێنە و گرتەیەکی ڤیدۆیی کە دەست دەنگی ئەمریکا کەوتون چەکدارانی داعش لە گوندەکانی دیالە بارەگایان هەیە بە ناوچەکەدا دەسوڕێنەوە بۆمب و تەقەمەنی ئامادە دەکەن هەروەها بە تراکتۆری ژمارە دیالە کار دەکەن تەنانەت بە ئازادانە لە نزیک دەریاچەی حەمرین ماسی دەریاچەکە ڕاو دەکەن فەرماندەکانی پێشمەرگەش جەخت لەسەر جموجۆڵیان دەکەنەوە. دەمویمان بە ئەحداسیات لایە ڕووداوی زۆر بووە بێ لە عوبۆدانان خەڵک تیرۆرکردن خەڵک فڕانن خەڵک کوشتن و جاری وایە تەقە عەشواییکردن بە ناو خەڵک و بازار و خەڵکی سڤیلە بە شێوازێک کردویانەکە بۆتە هۆی ترسانی هەندێک گوندیش
تەنانەت چەند گوندێک وەکو ئاوایی مەردان و ئەوانە ترسی چۆڵکردنیشیانێ. ئەو ناوچانەی داعش جموجۆڵی تیاندا هەیە پێشتر پێشمەرگە پاراستونی بەڵام لە مانگی ئۆکتۆبەری ساڵی ڕابردووەوە پێشمەرگە لێیان کشاوەتەوە بواری جموجۆڵ و چالاکی زیاتر بۆ چەکدارەکان ڕەخساوە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا کەرکووک. تەرم هێشتا لە مووسڵی کۆن ماون لەو شوێنانەی کە چەند مانگێک لەمەوبەر شەڕێکی سەخت لەگەڵ چەکدارانی داعش ڕوویدا. بەشێک لە شارەکە دەستی کردوتەوە بە هاتنەوە سەرخۆ بەڵام بەر لەوەی ژیان ئاسایی بێتەوە پێویستە شەقامەکان پاک بکرێنەوە لە تەرمەکان. دوماهی خاڵا چێکدارên داعش li Mosul'a kevin ew taxbûn evên ketîne ber lêva rûbarê Dîcle lewma şerên here mezin rûydan û bû sedema kuştina hezaran ji hawlatiyan û çekdarên Daeş. Bi gorey amarên fermî heta niha zêdetirî 1800 cenazên çekdarên Daeş lê evan cihan hatîne derê. Belê kotayî pê nehatiye. Her demekê tu qesta evan taxa bikey bihna laşên mirovan dihêtin û cenaze li ser erdin û bi temamî ev cihe hatîne textkirin lewma jiyan lê nahête dîtin. ما ممكن أن ترجع وتتعمر نشوف يعني مناطق 100% الدمار مالتها أفدفر بهيج شوكي وكو بري نافقرت لينيرا كافل كرنا في تاخي لستاسات أمدا خازيكين برمايكين خانيا بهن راكرن داكو بيجغاري جلاشين مروفان قتال بن نوكا لأفجه أملي راوستاين بهنا لا شاهد جبرکو ام لی اوان تاخان گله گریاینو ام سرمالا بیجنین چکدارین داعش هل بون لاشن زارویانو هستین جنان بربلاو بون دناوا سردابا خان یکی دا سعد محمد اگج کرن اوی تاخیه تکسکر کو اف مالایا بیجنین چکدارین داعش بو جه بهم ودانا وان بو. هذه المضافة كانت مضافة نسائية للدواعش من الطاجيكستانيين والروسيين. أفا مهوانجها جه جنين داعش بو جي طاجيكيا وروسيا وحتى ألمانيا دفي بن دافي دابون والفيري هاتنا كشتن. أفا مهوانجها وبواتا جه بهم ودانيا أو جنين ظلام وان دمرن دناف مالكي دا لجهة كد هاتنا كوم كرن وكسك بر برز بو جوانا وخارنا وخارنا وان. أفا موصلا كفنا تاخي ميدان وقلعات وشهوان وإسقاق الطويل دك البرقة كو مزنترين شر دنافبرا چکدارین داعش و هیزن امنین عراقی لأوی جهی هاتنا ریدان. لو ما بو سدما وی چنده به هزاران لاشن مروفا کتند بن برمایکین خانیا و حتی نها زیده تری 2400 لاشن مروفان جه حولاتین سویل و چکدارین داعش دناوا برمایکین خانیا دا هاتینه دره. كاو عمر دنج أمريكا موصل. ژمارەیەک لە هاوڵاتیانی کۆریای باشوور کە لەگەڵ خێزانەکانیان لە دەمی جەنگی کۆریاوەدا بڕاون دەڵێن دوودڵن لەمەڕ بەشداریکردنی مەراسمی بەیەکگەیاندنەوەی هاوڵاتیانی هەردوو کۆریا لە هەفتەی داهاتوو. زۆربەی ئەو کەسانی کە بەشداری دەکەن لە 80 ساڵی تەمەنیاندان و زۆربەیان ئەندامانی خێزانەکەیان لەدەستداوە و بۆ هەندێکیشیان تەنها وەکو ماڵاواییە لە کەسە خۆشەویستەکانیان. بایک سۆنگیۆنگی تەمەن 84 ساڵ دوای ئەوەی ناوی تۆمار کرا بۆ ئەوەی بە خێزانەکەی بگاتەوە زانی کە خوشک و براکانی لە کۆریای باکوور کۆچی دواییان کردووە. بۆیە چاوەڕوان نییە بە سۆزێکی هاوشێوەی خوشک و براکانی چاوی بە خزمە دوورەکانی بکەوێت کە نایان ناسێت. لەبەر ئەوەی پێشتر ئەوانم نەبینیوە و هیچ پەیوەندیەکم لەگەڵیان نەبووە بەڵام ئیتر ئەوەیە بەخێن بە یەک دەگەینەوە. بایک یەکێکە لەو 57,000 کەسەی کۆریای باشوور کە خۆیان ناونووس کردبوو بۆ ئەوەی بەشداری بکەن لە گەشتی بەیەکگەیاندنەوەی ئەو خێزانە پەرتەوازانەی کە لە ساڵانی پەنجاکانی سەدەی ڕابردوو لە یەک جودابوونەتەوە لە پاش ئەوەی جەنگ کۆریای دووکرد کرد. ئەم ساڵ کەمتر لە 100 کەس لە هەردوو کۆریای باکوور و باشوور لە هاوینە هەواری چیای گوگانکی کۆریای باکوور بە یەکتر شاد دەبنەوە. ماوەی 3 ساڵە هیچ گەشتێکی بەیەکگەیاندنەوەی خێزانە پەرتەوازەکان ئەنجام نەدراوە. ئەمەش بەهۆی ئەو گرژیانەی لە نێوان هەردوو کۆریا کەوتەوە لەسەر تاقیکردنەوەی ناوەکی و موشکیەکانی کۆریای باکوور کەەوە هایان کرد هەوڵەکان و هاوکاری و هاوبەشی نێوانیان ئاڵۆز بێت. هەندێک لەوانە لە جەنگەکە ڕزگاریان بۆ و ماونەتەوە
وەک کانگ هاوزای تەمەن 90 ساڵ کە ئێستا پەکی کەوتووە و تووشی لە بیرچوونەوە بووە، کیم یۆنگ سووکی کچی دەڵێت ئەوان ڕازی نەبوون بڕۆن دوای ئەوەی زانیان هەموو خزمە نزیکەکانیان کۆچیان کردووە. چونکە ئەوان خوشک و برای نین، بۆیە هەست و سۆزێکی زۆریان بۆ یەکتر نابێت. بەڵام دوای دەیان ساڵ لە دابڕان لە خێزانەکانیان ئەوانەی لە کۆریای باکووری گۆشەگیرکرا و هەژارداردا دەژین، ئێستا ئەوانە لە کۆریای باشوور لە جەنگەکە ڕزگاریان بووە، دەیانەوێت بزانن خزمەکانیان چۆن ژیان و چۆن کۆچی دواییان کردووە. کاتێک بە یەک دەگەین باسی ئەوە دەکەین کە لە ڕابردوو چی ڕوویداوە کە لەوانەیە ئەوەی یەکەم جار و دوایین جار بێت. ئەم گەشتەی ئەم ساڵ بۆ زۆرێک لە بەتەمەنەکان سەرڕای ئەوەی بۆ بە یەکگەیشتنەوەی خێزانەکانە هەلێکیش دەبێ بۆیان تاوەکو ماڵئاوایی لە یەکتر بکەن. بەڵافکرێ موزیکی دەنگبێژە ئەمریکی ئاریثا فرانکلین گوت وێ ڕۆژە پێنجشەمێ لە باژارێ دیترۆیتێ ویلایەتە میشیگن کۆچاداوی کرد. فرانکلین 76 ساڵی بوو و ژێ ئالیە ملیۆنان کەسڤە لە سەرانسەری جیهانێ وەک شاها گیان دەهاتە ناسین. ئەو دەمەکە درێژ نەخۆشە پەنجەشێرا پانکریاس بوو لە باژارێ منفسێ ویلایەتە تێنێسی ژ دایک بوو و لە دیترۆیت مەزن بوو. ئەو بێسترانên پۆپ و جازێ ناودار بوو. بەڵێ ساڵح دەزانی ئێستا ئەمڕۆ بەتەواوەتی یان سەر تۆڕەکانی با بڵێن تۆڕە کۆمەڵایەتیەکان باسی ئەم هونەرمەندە بووە، خەڵکی با بڵێن هاوخەمی خۆیان دەربڕی بوو. ڕاستە. ئەوەش ینی کەسایەتێکی بەناو و بانگی موزیکی بوو لای سەرۆکێن ئەمریکا بە داهات خەڵاتکردن و پێشوازیکردنجی خابن داوی. ئینستیتوتیا کەلەپۆرە کوردی ساڵە 2023دا هاتە دامەزراندن وێ دوو ئۆفیسên سەرەکە هەنە لە سلێمانی و دهۆکێ و نەوێنەرên وێ لە کەرکوک و هەنجهێندنên هەرێما کوردستانە عێراقی هەنە. مەبەستی ئەم نێوەندە کۆکردنەوە و پاراستنی کەلوپەری دەنگی کوردستانە لە ناویاندا هەموو نژاد و کەمینە ئاینەکان. کەلەپۆر و فلکلۆر ڕەسەنی و ناسنامەیە ملەتان دەدە بەرچاوان و دیرۆکێ بنفشان دەدە ناسکردن ji ber wê jî miletên cîhanê giringiyeke mezin didin Kelepôrê. Miletê Kurdê tevî got nebûye xwedî welat lêbelê birêka Kelepôra xwe ya zengîn xwe ji bijaftin û wendakirinê parastiye. Hunermendê navdar Mezerê Xaliqî yek ji wan kesa ye got xemxurê Kelepôra Kurdî ye û bi alîkariya hikûmeta Herêma Kurdistanê di sala 2023 de Enstîtûya Kelepôra Kurdî damezrandiye. Bi mebesta berhevkirin û belgekirina Kelepôra Kurdî ji çarperçê Kurdistanê. بیرۆکەکەشی بەڕاستی تەجروبەیە 60-70 ساڵ ژیانی خۆم لەگەڵ ئەدەب و فەرهەنگ و موزیک و کەلتوری گەلەکەمە ئەو هەموو تەجروبەکان بوو و منی بۆ قەناعەتە گەیاندبوو کە ئێمە شەڕی ئێمە شەڕێکی کەلتوریە کە زیاتر لە 15 قەرنە بە ئێمە ئەفرۆشن. Li vê avahiyê karekî bê hempa dibe li ser Kelepôra Kurdî bi hemû rengên teknolojiya dixwazin ev berhemên folklorî belge bikin û bi awayekî nû zindî bikin. Yasîn Husên ji Rojavayê Kurdistanê ye. Li wê de kar dike û berpirsê beşê çap û vekolînê ye. Li ser kar û xebatê vê enstîtûyê dibêje. Tiştê gotê bo arşîfa Enstîtûya Kelepôra Kurdî li vê de deng, reng, nivîs, destxetê em kar li ser wana dikin. Çi babetên bîn bêtir giring e em karibin bigînin çapê em kar tê dikin. Tê berdestê me karê tayp û ewana piştî derbas dibe îca tê berdestê me em dixwînin, şirove dikin, perawêz, ferhengok, êçi navçeyê, çi zaraveyî hatî nivîsandin, hatî gotin, em tevdî tê destnîşan dikin. Kesên golvê enstîtûyê kar dikin bi bawerin got folklor û Kelepôra Kurdî kar gelekî şêyên siyasî ji nav Kurdan rake û Kurdan bêtir bi hevdû bide naskirin. بڕوان بە ملەتەکەمە بوو کە کەلتوری کورد ئەوەیە کە ئەتوانێت ملەتەکەمان یارمەتی بدات و هەروەها تەبان بە یارمەتی ئەو قوانینە ئازادی و ئازادی خواهانەیە کە لە ناو بەشەری ئیمڕۆژی دنیا هەیە بتوانێت یارمەتیمان بات. Ji her çarperçê Kurdistanê berhem tên komkirin û di nava avahiyê de dengê Hesen Zîrek têkilî dengê Mihemed Arif Cizrawî dibe û Meryem Xan, Kawîs Axa û bi sedan ji dengbêj û hunermendê Kurda dengê wan nûjen dibe di nav kar û xebata vê enstîtûyê de.
دنگا ابرازی خبر بدن خوش درازی امکاری آلبوم و سی دی دی وی دی کاری دنگ گتی بردستی ما به سورانی و کرمانجی دنویسینیم وەکی دنێژی ئینستیتوتیە بەشێکی دن لێ باژارێ دهۆکێ ئاواکریە ji bo danheva فلکلۆر و کەلەپۆرا wê herêmê û bi taybetî deverên godestê wan nagihê. بۆ یەکەم جار ئارشیوی کەلتوری زارەکی گەلی کورد یا چوار پارچەکە و حتا بە ئیروانیشەوە ئەمە خەریکین کۆیەکەینەوە. ئینستیتوتیا کوردی هەوڵ دەدا گۆ ببە چاوکانی و جێدەرەکە باش بۆ کەلەپۆرا کوردی و چ کەسێن بیانی یان کورد کاربن سوداکێ ji vê ئینستیتوتیê wergirin. Ji ber wê jî pirtûkxaneyeke pir zengîn di nava vê avahiyê de heye. لە کتێبخانەیەشا کە ئێستا حدود زیاتر لە 10,000 جلدی دانسقا هەیە فقط مەسئلەی کەلتوری کوردیە. یعنی شتێک ترمان کۆ نەکردوێتەوە فقط کەلتورە داب و دەریت و ئاداب و ئەخلاق و موزیک و واوە. باوەریە هونەرمەند خاڵقی نەتەنێ بدان هەوێتێ لێ بەلێ بگەشتکردنا vê کەلەپۆرا کوردی û تۆمارکردنا wê bi awayekî دیجیتال داگۆ li her derê bela bibe û bimîne heta hetayî. ئەمانە کۆکەینەوە وەکو کۆکردنەوە پاراستن بە شێوەیە دیجیتال یا هەر ئەلم و تەکنیکی کە بەڕۆژ بێت وە گەشە پێدان. Karên bivî awayî li ser çand û kultûr û danheva Keleporê karekî zor û zehmet e ji ber wê jî pêwîstiya wê bi alîkariyê heye. Alîkarî ji saziyên Kurda dago karibe li ser nigê xwe şipiya bimîne û karê xwe berdewam bike. هیوادارم کە حکوومەتی کوردستان و هەموو کوردەکانی جیهان یارمەتی بن کە ئەم بنکەیە کە یەکەمین بنکەی وتم جێگەی دراسات بێت جێگەی پێسقە بێت پاڵپشتی بکەن. مامۆستا جەلیلێ جەلیلی گۆکەدەکە مەزن diber Kelepora Kurdî de daye dibêje gelek ji folklora Kurdî hatiye wendakirin. Pêwîstî got Kurd hişyar bin û xebatê li ser Kelepora xwe bikin, biparêzînin, bi miletê cîhanê re par vekin û dengê gelê Kurd bi zelalî bigihîne cîhanê. Luqman Ehmed, dengê Amerîka. Biner hêja li virem digihên dawiya vê bernameyê ta hefteya vê bimînin bi xêr û xweşiyê de. Her şad û bextewar bin, katekî xweş.